خۆی قسەکردن لە لیستی تۆر پێش هەموو بزانین کێیە کە پێناسەی تیرۆری داوە بەسەر پەکەکە دیارە پەکەکە هەر هەمووان ئەزانین حیزبێکی تێکۆشەری ئازادی خوازەوە لە ساتەوەخت و قۆناغێکی مێژوویە کە خەباتی سیاسی و چەکداری دەست پێ کردووە ئامانج دەوەستانەوە بۆ بە دژی تیرۆر و ڕەشەکوژی و لە ناوبردنی نەتەوەیەکە کەواتە لێرەوە ئەتوانین بڵێن کە ئەم پێناسەی کە بە تیرۆرە بەسەر پەکەکان ناگونجێتەوە کەواتە ئەوەی کە ئێستا هەیە و ئەو هەنگاوانەی کە لە ناو کوردستان و لە دەروی کوردستان هەنگاوێکی جددینراوە و قۆناغێکی مێژووی تازە بەرامبەر ڕوانین بۆ تیرۆ دروست بۆ ئەوی شەوەیە کە ئەم پێناسەیە بەڕاستی پێناسەیەکە ئەبێت هەڵگیرێت و بەداخەوە بۆ بە کەرەستەیەک بەدەست دەوڵەتە نەتەوەکان زیاتر و بە هەموو دەوڵەتە ستەمکارەکان بۆی هەر هێزێکی سیاسی هەر هێزێکی نیشتیمانپەرۆر هەر هێزێک تەنانەت هێزەکانی کۆمەلگای مەدەنی بەرامبەر بە سیستەم و دەسەڵاتە بڵێن تونندڕەوەکان یا دەسەڵاتە ستەمکارەکان دەوەسێن و پێناسێکی تیرۆر دەلکێن پێوە و ئەو هۆڵانەی کە ئێستا بۆ پەکەکە دراوە لە جگەلەوەی کە هەموو بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد و خەڵکی ئازادی خوازی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پشتگیری دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆرەکە ئێستا بۆت بە کەمپینێکی جیهانی ینی زۆرێک لە ئازادی خوازانی جیهان هونەرمەندان سیاسەکان تەناوەت پسپۆران پرۆفیسۆرەکانی سیاست کەسانی تەنانەت زانایان تایە لە هەر بڵێن دنیادا بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر کەواتە ئەم گرنگی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆشیارێکی جیهانی گلۆبال دروست بووە چونکە ئەگەر سیر بکەین ڕوانینێک بۆ پەکەکە بکەین ئێستا ئێمە ئەتوانین بەراوردێ بکەین لە نێوان تیرۆر کە بە کردداری ئەیبینین لە هێزە تاریک پەرستەکان بۆ نمونە داعش و ئەو پارادیمایی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان جۆرێک لە سیستەمی بەڕێوەبردن خۆسەری و پێکەوەژیانی گەلان و ژن دەرکەوتنی ڕۆڵی ژن ئەم پارادیمایەکە کە نایشارینەوە ناکرێ بیشانەوە کە هەر ئەو پارادیمایە کە پەکەکە سەرچاوی فکری خۆی لێوەرگتووە کەواتە ئەکرێ بڵێن ئێستا ئەتوانین بە هەموو جیامڵێن پێناسەی تیرۆر ئەبێ پێچوانە بکرێتەوە پێناسەی تیرۆر ئەو کەسانن کە دژی ئازادی گەلان تیرۆر ئەو کەسان تیرۆریست ئەو کەسانێک کە ویستی سڕینەوەی نەتەوەیەک زمانێک و بوونی نەتەوەیەک دەسترێتەوە کەواتە هەر هەوڵێک بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر هەوڵێکە بۆ سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەکرێ بڵێن جیهانی چوو قسەکردن لەسەر دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر قسەکردنێک نیە تەنها بوعدێکی سیاسیە بێ بەڵکو بوعدێکی ئەخلاقی ئینسانی کۆمەڵایەتی ئابووری سەقامگیری و ئاشتی جیهانی بەدوای خۆیدا هێنێ من بۆ خۆم پەکەکە بە هێزێکی خۆڕسکی هێزێکی کاریگەر کە دیفاع لە قەزەیەکی ڕەوای میلەتێکی 40 ملیۆنی بەشخوراوەکە لەبەرەوە بەلای منەوە چەندێک گرنگە کە خەباتی چەکداریەکە بۆ مانەوەی نەتەوەکەی و بۆ مانەوەی خۆی ئەوەنش بەلامەوە گرنگە کە پەکەکە و لایەنگرانی پەکەکە و هەموو کوردێکی ڕەسەن هەوڵ و خەباتی خۆی چڕکاتەوە بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆری ئەمریکا چونکە مانەوەی بەو شێوە لە لیستی تیرۆری ئەمریکا چەکێکی کاریگەری بەقووەتە بەدەستی نارەکانی پەکەکە و بەدەستی نارانی کورد و بەدەستی دۆستی دژمنەکانی خۆمانەوە واجبێکی سەرەکیە لەسەر هەموو کوردێکی ڕەسەن کە هەموو هەوڵەکانی کۆکاتەوە و چڕی کاتەوە بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆری ئەمریکا چونکە بەڕاستی ئەوە چەکێکی زۆر کاریگەرە بەدەست دژمنانی کوردەوە.